سڵاو سۆڤان سڵاو هاکار دیارە لە چارچێ و کار و چالاکیانەی بۆ یادی 239 ساڵی سلەیمانی ئەنجامدرا بەشێکی زۆر لە ناوەندەکانی خوێندن بەشداریان کردبوو چەندین تابلۆی جیاوازیان پێکێنا و بە تایبەتی بۆ پیشاندانی وێنە ڕەسەناتیەکان هەر لەم چارچێوەشدا ئێمە بەشێک لەو کەسایەتیانە یان لەو مامۆستایانە ویستمانە بەسەریان بکەینەوە بە تایبەتی بۆ کار و چالاکی بەشداریان کردووە یەکێ لەو قوتابخانانە کە لە شاری سلەیمانی بە چەندین تابلۆی جوانی سلەیمانی بەشداری کردبوو و هەروە مامۆستا دەشتی پاڵپشتی خوێندکارەکانی کردبوو مامۆستا بەخێر بێن زۆر سپاس بەشێک لە خوێندکارەکانی شتێناوە دوان لە خوێندکارەکان بەخێر بێنێوەش سەرتامێ بێمە سەرۆیک ئێوە لە ساڵیادی دامەزاندنی سلەیمانی بە چەندین تابلۆی هونەری هەروە بەجلوبەرگی ڕەسەنایەتی کوردی بەشداریتان کردبوو ئامان چی بوو و چۆن دەکرێت کا لەسەر مناڵان بۆی بتوانین ئاشنا بن بە دابوونەریتەکەی خۆیان بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندن هەر لە سەرەتاوە چۆن هەنگاو بدرێت بەڵێ ڕاست سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریەکەتان ئێمە وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس پێشترش لە خوێندنگەکەی خۆمان چالاکی و چۆن لەی ساڵیادی سلەیمانیمان کردوێتەوە بەڵام لەم ساڵاوە لە ساڵی پارێشا بامان شێوە ئێمە بەشداری ئەم مەراسیمەمان کردووە و بە جلوبەرگی کوردیەوە بە کۆمەڵێ تابلۆی جیاواز کە پێشەنگایەکی تایبەتمان کردوێتەوە سەبارەت بە سلەیمانی باشە پێشەنگاکە بەشێک لە وێنەکان لێرە پیشاندراوە ئەوانەی کە ئێوە بەشداریتان کردووە لەلایەن خوێندکاران و کێشراون وە زیاتر تیشکتان خستۆتە سەر چی؟ بەڵێ وێنەکان دوو جۆرە ئەو وێنە قەباری گەورەیە ئەو سا و ڕسمەی خوا لە خۆش بوو شە مەحموود حەفید ئەوە مۆزایکە بە شوشبەندی دروست کراوە بە وێنەکانی کەش زیاتر ئەو وێنە فۆلکلۆریانن کە لە کوردەواری خۆمانە ڕەنگی یاوەتەوە یان هەبوون بە شێوەی فۆتۆ خوێندکارەکانمان ئیشان زیاتر لەوە کردووە و ئاشنا بوون بەو جۆرە تابلۆ وێنانی کە لە کۆنا هەبووە و پێمان ناساندون و لەسەر ئێمەوە وێنەی زەماوەندێک دیارە کە لە کۆنا چۆن بووە چۆن مەراسیمەکان ئەنجام دراوە هەروە دیمەنی ناو گوندەکان دیمەنی سروشتی کوردستان ئەمانە هەمووی لەلایەن خوێندکارانەوە کێشراون بەڵێ بەدڵنیە خوێندکارەکان خۆیان کێشاویانە بەڵام هەڵبژاردننی وێنەکان و بابەتەکانیان مەوزوعەکان من دەستنیشانم کردووە بووە و لەسەر جۆرێکی مادەش کە ئەویش تەختەیە نەخشێنراوە ئێستا ئەگەر یەکێک ئەو وێنانە بینەوازان لەسەر لەوحەیەک دروستکراوە لەسەر تەختەیە چکە مەتریاڵی تەختە فەرقی زۆرە لەگەڵ کانڤانسە بۆ تەلەبەکان بۆ شێوانە ئاشنامان کردوون لەسەر مادەی جیاواز کە کار بکەن لە ڕۆژی سلەیمانیە کە شتێکی جوانە و شتێکی باشە بۆ لە بەرنامەکانی وەزارەتی پەروەردە بە تایبەتی لە ساڵی پارەوە ئەنجام درا ئەو بۆ بتوانرێت لە ناوەندەکانی خوێندن گرنگی بدرێت بە تایبەتی بە وانەی هونەر وانەی وەرزش وانەی پەروەردەیی وانەی خۆشویستنی ژینگە و ئێمەش لەو چوارچەوەیە کاتێک کە کارەکانی ئێوەمان بینی بۆمان دەرکەوت کە ناوەندەکانی خوێندن تا چەندە گرنگە بە تایبەتی کە بەشێ لە خوێندکارەکانمانە بینی کە بەجلوبەرگی ڕەسەنی کوردیەوە ئەمە ئاشنایەکە بەوەی کە میلەتەکەی بەچی ناسراوە و چۆن کاری کردووە واتە هەر لە مناڵی و باگراوەندێکیە بێ ئیشی ئێوەکو مامۆستایانی هونەر لەو ڕوانگەیەوە چییە؟ ڕاست ئیشی ئێمەوەکو مامۆستایانی هونەری کۆلێژەکان یونایتد ساینس بەڕاستی زۆر گرنگیمان چەختمان فۆکسمان خسۆ سەرەوەی کە خوێندکارەکان ئاشنا بوون بە ڕەچەڵێکی کۆن کە لە کۆنا باوباپیرانی ئێمە کەسە مێژوویەکان سەرکردەکانی ئێمە یان ئەو کەسانی کە بەرپرسیارەتیشان هەبووە چۆن ئەم جلوبەرگیان پاراستەوە پێویستە دوای ئێمە و پێش ئێمەش کە ئەم جلوبەرگە هەر بۆ شێوە بمێنێتەوە و گرنگی زیاتری پێبین بۆیە ئێمە ساڵانە خوێندکارەکانمان ئاشناکەین بە جلوبەرگی کوردی و ئەوەشمان بیر نەچێ ڕۆژێکمان هەیە بە ناوی جلوبەرگی کوردیەوە لەو ڕۆژەیە بۆ هەموو خوێندکارەکانی ڕوونەکەینەوە کە ئێمە شتێکی وامان هەیە جلوبەرگیەکان چەند جۆرێکی هەیە بۆیان ڕوونەکەینەوە خوێندکارەکان سوپاس بۆخوا کە زۆر بەباشی ئەو جۆرە جلوبەرگانە لەبەرەکەن و ئامادە ئەبن لەو مەراسیمانە هەر لە چوارچێوەی یادی سلەیمانی بەشێک لە ناوەندەکانمان بینی ئەوانە یان سنتەرەکان یان ڕێکخراوەکان ئەوانەی کە کار لەسەر مناڵانەکان بەشداریان کردبوو بە پیشاندانی بەشێک لە دیمەنە ڕەسەنایەتەکانی کورد هەبوو دیوەخانێکی دروست کردبوو بە نمونە کاتێک ئەما بینی تا چەندە گرنگە بە تایبەتی لە یادەکانە
ناوەندەکان بەشداری پێ بکەیت. ساڵانی ڕابردوومان بینی زیاتر لە ئاستی بەڕێبەرایەتەکان یان سنتەرەکانی ڕۆشنبیری ئەم چالاکیانە ئەنجامەدرا، بەڵام ئەم ساڵ جیاوازتر مناڵمانە بینی بەشداری چالاکیەکانی کردبوو. تا چەندەوە گرنگە ینی ئەو چالاکیانی کە هەتانە لەو یادانەیە بەشداری پێ بکرێت. ڕاستە بە دڵنیایە زۆر گرنگەوە زۆر کاریگەری هەیە، چونکە منداڵەکان ئەوان چاو لە گەورەکانەکەن و پێویستە ئێمە وەکو مامۆسایان وەکو کۆمەڵگەی کوردی گرنگ بە منداڵەکانمانەوە بە پەروەردەی منداڵەکانمان ئاشنایانکەین بەو جۆرە شتە فۆلکلۆریانە، بۆیە لە پاشە ڕۆژە کەمانش گەورا بنەوەی دوای خۆیان بە هەمان شێوە ئەم چیرۆکەیان بۆ بگەڕنەوە کە میلەتی ئێمە خاوەنی چەنەها بابەت و شتی جوانە وەکو جلوبەر وەکو شتە فۆلکلۆریەکان وەکو خەڵکی گوننشینەکان پێویستە ئەم شتانە ئاشناکرێت لەناو پەروەردەیە بۆ خوێندکارەکان ڕوون کرێتەوە. زۆر باشە. ئەگەر باسی جلوبەرگەکەی خۆت و ئەو قوتابیەت بکەین هیچ شوێنێکە؟ بەڵێ بەنسبەتی ئەمە منداڵی خۆمە و بەنسبەتی جلوبەرگەکەشەوە ئەمە جلوبەرگی خوالێ خۆشوی قازی محەممەدە، چکە ئەو ئەم جۆرە جلوبەرگەی کردووە و لە بەشی ژێرەوە هێلەکێکە و ئەمەشی بەتەرە پیشانی بۆی کە پیشانی بین چەند جوان دروست کراوە. ئەگەر ڕووکەیتە ئێرە بۆی پیشان بدرێ ئەنج بۆمان باسکە. خۆی ئەمە ستارخانیە ڕواتە بە شوێکی سادە دووراوە ببوورە چۆغەیە ئافو هەڵم کلێنەکە، بەڵام وەکو بەشی ژێرەوە هێلەکە و ئەوەش کڵاوە کە لە کۆنا بەکاریانێنەوە و بەشی قۆڵشی کە ئەم دەسماڵە سپی جلبەرگی خانمانان بەڵێ ئەوە لە پیاویشە ئەو جۆرە جلوبەرگە هەبووە وەکو دەسماڵێک وایە و بەشی خوارەوەشی پوزەوانەیە یان پوزدخی پێڵەن زیاتر گوندشینەکان کە لە بەریان کردووە بۆی زیاتر مار ئەگەر بێت و پێوەیان بە دانی بەو ڕیشاڵانەوە ئاڵە و ناتوانێت. کلاشش هەمومان نەزانی کە بەڕاستی ئەوە لە کوردەواری خۆمانە زۆر گرنگی پێدراوە و شتێکی جوانە بۆ قاچ و ئەوانە ئازێتی نابێ شێوەی. دڵخۆشی کەم جلانە لە بەرە؟ دڵخۆشی؟ دەست خۆش فەرم تۆرۆ جێگاکەی خۆت. مامۆستا با گوێمان لە بەرهەمێکتان بێت دیارەکەیەوە بە سرودێکی نیشتیمانیش بەشداری چالاکیەکەتان کردبوو. بەڵێ ڕاست زۆر سپاس. دەستەکانتان خۆش بێ. سەهەند تۆ بە چی بەشداریت کردبوو لە چالاکیەکانان زیاتر؟ وە لە دەورە بووم 4 ساڵ مامۆستا دەستی خۆش بێ منی هەڵبژار بۆ. باشە دڵخۆش بووی کە دوێنێ بەشداری یادی سلەیمانیت کرد؟ بەڵێ. تا چەندە بگرنگە زانی بە تایبەتی ئێوەی خوێندکاران کاچنە ئەو چالاکیانە بڕۆڵتانەیە بەشداریەکان؟ زۆر سپاسی مامۆستاکەمەکەم کە منی هەڵبژارد و زۆرم پێ خۆش بوو، تیمێکی زۆر باشمانە بوو، دەستخۆشی لە هەمویانەکەم. باشە مامۆستا کاتێک کە تەلەبەکانتە بینی بەو جۆرە وەکو سەهەند بەشداریان کردووە خەڵکە هاتن منم بینی ڕسمیان لەگەڵا گرتن چه هەستێک بوو بۆتەوە؟ وڵا هەستێکی زۆر خۆشە کاتێک کە مامۆستا خوێندکارەکەی خۆی بینێتەوە لە چالاکییان فستیڤالێکی وایە کە بۆ پەڕیتواناوە شان بەشانی مامۆساکەی کارەکە بەڕاستی کارێکی زۆر باشەوە من زۆر دڵخۆشم پیان ماشەڵا خۆی کاکە سەهەندی یەکێک لەو خوێندکارانەی کە
خوێنکارێکی تایبەتە ئیشەڵڵا هیوای تەمەەن درێژی و دەشتاغی بۆ خوازی. بەچیتە بەشداریتان کردبوو بەتایبەتی لە ئێمە تەنها بە موزیک بۆ سرودێکی نیشتیمانی و لەگەڵ پێشەنگایەکی هونەری تەنها لەم ساڵا بۆ شێوەیە بەشداریمان کردووە. بەڵام پلانمان هەیە بۆ ساڵانی ئایندە بەڕاستی بە کۆمەڵی چالاکی جیاواز کە وەکو شانۆگەری وەکو یاریە کوردەواریەکان وەکو کڵاوکڵاوێن ئەوانە کە خوێنکارەکانمان ئاشناکەین بەوانە و بەشداریشکەین لە یادی شاری سلێمانی. زۆر باشە. تا چەندە ینی پێویستە ینی ئەمە بکرێتە بەرنمەیەک و لەسەر جەم خوێندنگاکانە بەتایبەتی بخوێندرێت؟ وەڵا بەدڵنیاییەوە گرنگە بەڕێی من زۆر گرنگە هەموو مامۆساکان فۆکۆس بخەنە سەرەوەی کە ئەمە لە خوێندنگەکانە گرنگی پێبن و بەرنامە ڕێژی بۆ بکەن ساڵانە بە شێوازی جیاواز و بەتایبەتی ئێستا نەک ینی بۆ نمونە ساڵانەمان بینی لە ناو گەڕەکەکانە بەشێک لە یاریە کوردەواریەکان ئەنجامەدرا بەڵام ئێستا ینی بۆ من بۆ چەتەنان بیرەوەریەک بۆ گەورەکان مناڵەکان زۆر پێ ئاشنا نین. ڕاست بەدڵنیایە کۆمەڵە یاری کوردەواری وەکو هەلیوکێن و هەڵماخۆ و خەتخەتێن و کۆمەڵە یاری جوان هەبوو کڵاوکڵاوی ئەوانە لەبەرەوە ئێمە خوێنکارەکانمان ئیشاءالله بۆ ساڵی ئایندە ئەم جۆرە یاریە کوردەواریانە کە لە شاری سلێمانیا هەبوو یان لە شارەکانی کە بە تەواوی شارەکانەوە کە هەبووە گرنگی زیاتری پێین و چەند خوێنکارێکمان ئامادە کردووە کە لە ساڵی ئایندە ئەم جۆرە یاریانە لە پێشچاوی خەڵک ئەم یاریانە زیندووکەنەوە کە خەڵک بیان بینێ و ئاشنا بێتەوە دووبارە بۆ جۆرە یاریان. دەستەکانتان خۆش بێ. سادەشتی جگە لەم میوزیکەی بۆتان ژەندین چ شتێکی دیکەتان ینی خۆتان کە تشکە لەسەر بێ وتوتێتەوە لای خۆش شیرین بێ ئامادە ڕاستکەی وەڵای بەنسبەتی ئەوە ڕاستەکەی ئامادەکردنیەوێت چکە لەگە خوێنکارەکان و ئەگەر پارچوو پیشمان بۆ بژێنیت خۆت بێت چکە بەڕاستی ئەویان ئەوێ ئامادەکاری ئەوەی بۆ بکرێ ئیشەڵڵا لە کاتی شتیان لە بەرنامەی زۆر باش. ئەی بە شێوەیەکی گشتی ئەو میوزیکانەی ئەو لە ناوەندەکانی خوێندنە تیشکیەخەنە سەر چییە؟ بەڵێ ئێمە زیاتر لە ناوەندەکانی خوێندنە ئێمە زەختەخەینە ئەو سرودە نیشتیمانیانەوە شتا و سرودە پەروەردەیانە بە خوێنکارەکانە زیاتر وان دەشتەیە بەڕاستی ناکرێت ناوەندەکانی خوێندنە بوترێتەوە زیاتر ئەو جۆرە سرودانەمانەیە کە منهجێکی تایبەتە بۆ خوێنکارەکان ئاشناشیانەکەن بە باگراوەندیان یان بۆ چ شاعیرێکە بەدڵنیایە سا بۆ نمونە مارشی نیشتیمانی ئەیڕەقیب لەلایەن دڵداری شاعیرەوە دانراوە و بە هەموو خوێنکارەکانمان وتووە و باسی ناوەڕۆکی شاعرەکەمان بۆ کردوون و هەموو شەو دێڕەکانمان بۆ شیکردنەوە لەلایەن مامۆسایانی کوردیەوە کە لە خوێندنگەکەی ئێمە زۆر گرنگی بەوا درێ دەستخۆشی لە مامۆسای کوردیەکانەکەم لێرە چەند مامۆسایەکەن ئەگەرەکرێت ناویان هێنم وەکو مامۆساوەریا وەکو مامۆسا ئاراس ئەمانەکە دەستیان خۆش بێ کە بەردەوام لەگە خوێنکارەکانە ماندوون بۆ شیکردنەوەی هۆنراوەکان کە لە کۆنە دڵداری شاعریان هەر شاعرێککە وەکو پیرەمێت کە ئەمانەدایانەوە سوپاسیانەکەم. دەستەکانتان خۆش بێت. جگەلەوە زۆر جار ئەبینین گرنگی زیاتر بە قوتابخانەکانە درێ لە ناو سنتەرە و تا چەندە گرنگە ئەو قوتابخانانەی کە لە ناو گوندەکان و یان ناحیە و قەزاکان هەیە گرنگیان پێ بدرێت و بەتایبەتی لەو بۆنە نیشتیمانیانەی کە سازەکرێ لە ناو شارەکان زیاتر دیارە ئەوانش بەشداریان کرێیان هەمانگیەک دروست بکرێت لە نێوان قوتابخانەکانی ناو شار و قوتابخانەی گوندەکان بۆی بۆ منە ئاشنا بن. ئێمە چوونێتە بەشێک لە قوتابخانەکانی دەرەوە ئەوانشتی زۆر جوانیان لە بەتایبەتی گوندنشینەکان هەستەکەی مناڵەکانیشان بە هەمان نەفەسی نیشتیمان پەروەری و نەتەوایەتی پەروەردە کردووە کە مناڵەکانی شەڵیان گرتوێتەوە و ئاشناتی زیاتریان بە ڕەسەنایەتی ملەتەکەی خۆیان هەیە. بەڵێ ڕاست ئێمە وەکو مەکتەبەکانی خۆمان ئاشنایەتیمانەیە لەگەڵ چەند گوندێکە کە ساڵانە لە بەهارە فستیڤاڵی بەهارە ئەچین بۆیە بە کۆمەڵی تابلۆ وەزایدەن کۆمەڵە چالاکی هەمان هەم ئەوان هەم ئاهەنگن لەگەڵمانە کەوانش کۆمەڵە چالاکییان هەیە وەکو شانۆگەری وەکو چۆن هەندێک یاری کوردەواری هەیە ئەوانش باماشەوە لەگەڵ ئێمە یعنی ئێمە وەکو خودی خۆمان مەکتەبەکانی ئێمە ئەو هەم ئاهەنگیەمان هەیە بەڵام پێویستەکە هەموو مەکتەبەکانی کوردستان بەو شێوەیە بن لەگەڵ گوندنشینەکانە خوێنکارانی شار لەگەڵ خوێنکارانی گوندا کۆنتاکتیان چالاکی فستیڤاڵیان بۆ ڕێک بخرێت. بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ساڵانە ئەوەمانەیە وەکو مەکتەبەکانی خۆمان بەڵام ئەشکرێ ینی مەکتەبەکانی کەش
بە هەمان شێوە لە ئێستاوە درەنگ نەبووە کاتەکە ئەتوانین لەم ساڵەوە ئینشاءالله دەستکەینەوە بەو جۆرە چالاکیانە لە نێوان گوندەکانە یان لەگەڵ مامۆسایانی کە پلانێک هەبێت کە بۆی کە خوێندکارانی گوندش لەو چالاکیانە بێبەش نەبن. بەڵێ ئێمە ڕێزی زۆرمان بۆ مامۆسایانی گوندنشینان هەیە کەوان نمونەیەکی زۆر زیندون بە تایبەتی بۆ پاراستنی ڕەسەنایەتەکانی میلەتی کورد بە هەماهەنگی لەگەڵ ئێوەی مامۆسانی ناوشار کەما دەکرێت کاتێک کە باز لە پرسێکی نەتەوایەتی و نیشتیمانی دەکەین هەماهەنگیەکە زۆر زیاتر بێ بە تایبەتی لەبەرەوەی کە ئەوان باگراوەندیان هەیە لەسەر یان بەرکەوتیان هەیە لەگەڵ دانیشتوانی گوندە ئەمە وای کردووە زیاتر زانیاریان هەبێت. دەستەکانی ئێوە خۆش بێ مامۆستا دەشتی نمونەتان زۆر بێ ئینشەڵڵا میشە لە کار و چالاکیەکانە ئەتان بینینەوە بۆ دیمەنە جوانانەی کە دوێنێ ئێمە بینیمان و سەرسام بووین پێتان بە تایبەتی کە ئەمان بینین بۆ چالاکیە نەتەوایەتی و نیشتیمانیانە لەلایەن مناڵەکانەوە یان قوتابیەکانەوە بەشداری پێکرابوونەوە جێگەی دڵخۆشیە. زۆر سپاس بۆ میواندارێکەکەتان زۆر سپاس بۆ کەناڵی 24 زۆر سپاسی هەموو مامۆساکان و جەنابەت و خوێندکارەکانەکەم کە بەڕاستی هاوکارن هەمویان لەگەڵ ئێمەیە.